نزیکەی 20 کەس لە توشبووان بە نەخۆشی پارکنسن هەفتەی 2 جار لە وەرزشگەی ڕاک ستێدی بۆکسین گردەبنەوە. نیل ئایسنەر 6 ساڵ لەمەوبەر زانرا کە تووشی نەخۆشی پارکنسن بووە. ناوبراو یەکەم کەس بوو لەوانی لە مانگی 12 ساڵی پاردا پەیوەندی بە پرۆگرامەکەەوە کرد و حەزی لێیەتی. بە بڕوای من ئالیکی ڕاهێنەر سنگ دەخاتە سەر ئەو لایەنانەی کە لە نەخۆشی پارکنسندا دیارن. بۆ نمونە هەندێک کەس گرفتی ڕۆشتنیان هەیەیان بەدەما ئەکەون ئەو کار لەسەر ئەو ڕاهێنانە دەکات کە سوودیان بۆ لاق هەیە، هەروە ئەوانەش بۆ ڕاگررتنی هاوسەنگی گرنگن. ئەمانە ئەو شتانن کە کێشەی پراکتیکیم لەگەڵیان هەیە. هەروەها یەکێ لەو شتانی کە سەرنجڕاکێشە ئەوەیە توشبوانی نەخۆشی پارکنسن بە دەنگێکی نزم قساکەن، جا کاتێک دەنگن نزمە و خەڵک گویان لە دەنگن نابێت نەخۆشەکە هەست بەمە ناکات، هەر بۆیە ڕاهێنەرەکە داوامان لێ دەکات بە دەنگی بەرز و بەڕوونی قسە بکەیت. You're going to do 10 punches. You're going to say out loud 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Go! پورم وەرزشگەی جیمی لە وێستچەستر لە نیویۆرکێ و پرۆگرامی ڕاکستێدی بۆکسینگ پەیرەو دەکات. پورم بانگشتی وەرزشگەکەی کردم بۆ ئەوەی پرۆگرامەکەی ببینم. ئەو بڕوای وابوو کە ئەو پرۆگرامە بۆ من زۆر گونجاوە. ئالیس لانگستن پرۆگرامەکەی بەدڵ بوو پاشان بووە ڕاهێنەری ڕێگە پێدراو لە وەرزشگەکەی. ئەمە پرۆگرامێکی ئاساییە و تێیدا بەشدار بووان سنگ دەخەنە سەر هاوسەنگی جەستە و پەیوەندی نێوان دەست و چاو، کاردانەوە و جوڵەی پێ و دەرکردن بە هەندێک شت کە لە گەمەی بۆکسندا گرنگە. جا کاتێک هەندێک ژمارە بە دەنگی بەرز دەڵێم دەبێت لە هەمان کاتدا بجوڵیت و کاردانەوەت هەبێت بۆ ئەوەی مێشک و جەستت پێکەوە کار بکەن. لێکۆڵەران ئاماژە بەوە دەکەن کە ڕاهێنانکردن یاریدەدەرە لە دەردانی مادەی زیاتری دۆپامین. ئامانجی من لە کارکردنم لەگەڵ هەندێک لە نەخۆشانی پارکنسنس بۆ ئەوەیە بەشداری لە پرۆگرامی ڕاهێناندا بکەن و لەم وەرزشگەیەدا پێش بکەون. ڤیکتۆریا هەبرد دەستی چەپی دەلەرزێت و هەندێک باری تایبەت ئەو لەرزینە دروست دەکات. هەستکردن بە ساردی و گەرمی کاتێک لە قەرەباڵغیدا دەبم زۆر خۆشحاڵ نیم و ناتوانم کۆنتترۆلی لەرزینی دەستم بکەم و دەبێت لەسەر دەستم دانیشم بۆ ئەوەی لەرزەی نەمێنێت. بەڵام لەگەڵ ئەم خەڵکەدا ڤیکتۆریا هەست بەوە ناکات دەبێت نەخۆشیەکەی بشارێتەوە. ئەو کەسانە زۆر نزیکن لێمەوە و بۆ ماوەی 4-5 مانگا پێکەوەین و ئاڵوگۆڕی ڕاوبۆچوونەکانمان دەکەین. ئەمەش بەشێکی مەزنی ئەم ئەزمونەیە. ئاڵوگۆڕکردنی ئەزمموی ئاستەنگە هاوبەشەکانیان و هیواکانیان وا دەکات ئەم بەشداربووانە هەست نەکەن تەنیان، هەروەها پشتیوانی و سووربوونیان پێدەبەخشێت بۆ ئەوەی بەگژ نەخۆشیەکەیاندا بچنەوە.